بسم الله الرحمن الرحيم، والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه واتباعه إلى يوم الدين. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم، ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. أما بعد، السلام عليكم ورحمة الله وبركاته. سڵاوی خواتان لێبێ، خوشکانی بەڕێز، خوای گەورە عیبادەت و تاعەتی هەموو لایەکتان قبوڵ بکە. مانگی ڕەمەزانی پیرۆز لە هەموو لایەکمان وەربگرێ ئینشاءالله تعالە. بابەتی ئەمڕۆمان بە ئیزنی خوای پەروەردگار باسی لە بابەتێکە دەکەین. ڕەمەزان فێری ئەوەی کردوین کە بەردەوام بین لەسەر تاعەت و عیبادەت، بەڵام ئینسانی مسلمان، ئینسانی ماندار، چی پیا و بێ چی ئافرەت بێ، ئەبێ ئەو عیبادەتەکە وای لێ بکە کە بەردەوام بێ ئەو عیبادەتانە چەندێکم بێتەوە پاشی ڕەمەزان، بەڵام ئەبێ وازی لێ نەهێنێ. گەورەترین دەستکەوتمان ئێمە لە ڕەمەزانە دەستمان دەکەوێت خوای متعال جەلە جەلالوهو فێرمانەکە بە ڕۆژ عیبادەتێکی گەورە بکەین. ئەوش ڕەمەزانە و ڕۆژوگرتنی تایە، و پاشانش پێمان دەڵێ لەگەڵ ڕەمەزان لەگەڵ عیبادەتی ڕۆژوگرتندا ئەبێ خۆمان دوورکەینەوە لە هەموو خراپیەکان بەگشتی. ئێتر خراپەی ئەلفاظ بێ، یعنی بەجەستە بێ، بەکردار بەدەم بڵێ یان بەجەستە و ئەندامەکانت بیکەی، هەموو خراپەکانە بێ ئینسان لە خۆیدا دوور کاتەوە بۆی ڕۆژەکەی قبوڵ بێ. شەوانش ئەگە تەماشا بکەین، خوای پەروەردگار تەراویحێکی بۆ داناوین بۆی زیاتر کۆششکەین، بۆی زیاتر عیبادەتکەین، بۆیە زیاتر لە سنوور لە بەردەستی خوای پەروەردگارە ڕاوەستین، عیبادەت بکەین. بۆی خوای گەورە بەم عیبادەتانش بە کۆی هەمووی نێزگمان کاتەوە لە خۆی. خوای متعال جەلە جەلالوهو احتیاجی عیبادەتی من و تۆ نییە، احتیاجی سەدەقە و خێر و زەکاتی من و تۆ نییە. خوای پەروەردگار زۆر دەوڵەمەندە. ئەگەر هەموو مرۆڤەکان، پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام، هەموویان لەسەر دڵی یەک بەشەر، ئەندازەی یەک بەشەر کۆ بنەوە لەو ڕۆژەی دروست کراون، هەتا ئەو ڕۆژەی عیبادەت دەکەن بۆ خوا، مسقالە زەڕەیەک لە موڵکی خوا زیان ناکا. هەرچی مرۆڤایەتی هەیە لەسەر زەویدا ناشکوری خوا بکەن، بە قسەی خوا نەکەن، ئەمانە هەمووی مسقالە زەڕەیە لە مڵکی خوای پەروەردگار نەزیادەکە نە نوقسانەکە. بەڵکو خوای گەورە ئەمانەی کە داناوە، ئەم عیبادەتانەی کە داناوە، بەس بۆ ئەوەیە من و تۆ بخاتە ژێر ڕەحمەت و میهرەبانی و بەهەشتی پان و بەرین ڕازیبوونی خۆی بەمانە ئەنجام بدەین. ئێمە کەواتە ئێمە لە مانگی ڕەمەزانی پیرۆز عیبادەتێکی چاکمان کردووە، ئومێدەوارین دوعا بکەین وەک پیاوچاکان کە خوای گەورە لێمان وەرگرێ. ئەمە گرینگە. هاین لە کۆتاییدا ئەگە تەماشای قورئانش کەین، خوای پەروەردگار جەلە جەلالوهو لە قورئاندا ئەفەرمێ: أعوذ بالله من الشيطان الرجيم إن الذين قالوا ربنا الله ثم استقاموا تتنزل عليهم الملائكة ألا تخافوا ولا تحزنوا وابشروا بالجنة التي كنتم توعدون. پەروەردگار باسی ئەومان بۆ کە ئەو کەسانی کە ئیمانیان هێناوە، شایەتیان داوە یەک خوددا هەیە و شەریکی بۆ قەرار نادەن، و ئیمانیان پێهێناوە، ئیمانیان بە پێغەمبەرەکەی هێناوە، پاش ئەمەچین بەردەوامن لەسەر ئەو ڕێگا ڕاستەی کە ئەنجامیان داوە. هیچ شتێ ساردیان ناکاتەوە، هیچ شتێن ڕایان ناوەستێنێ، بەردەوام چالاکن، بەردەوام گەرموگوڕن بۆ عیبادەت، بۆ سەدەقە، بۆ خێر، پێشی خۆیان ئەیخەن لە قیامەت. چونکە شەرعی ئاینی ئیسلامی پیرۆز ئەوەمان پێی ئەڵێ هەموو خەیرەکان پێشی خۆمان بخەین، نابێ خێر دوای خۆمان بکەین. کێژە دوای تۆ خێر ئەیکا ئەنێرێ بۆت؟ ئێستا تۆ خێرێ بەدەستی خۆت بکەی، باشە، یا مناڵەکەت بۆت بکە، بەتەئکید بەدەستی خۆت. کێژە مناڵەکە سبەینە ساڵحان دەبێ و تۆ ئەکەوێتە فکر ئەگە ساڵحانش بێ و خێرێکی تۆ بکە. بەڵام ئەوەی لە ژێر دەستی خۆتایە لە چاکە و چاکەکاری درێغی لێ مەکە، قەت لە خێرا دوایی مەخە، شتی خێر نابێ دواخی، بەڵکو پەلەی تیا بکە بۆی ئەو خێرانە ڕۆژێکی پێشی خۆت بینێری بۆ سندوقی ئیلاهی پەروەردگار لە قیامەتە ئەداتەوە. و پاشانش خوای پەروەردگار ئەفەرمێ کە ئیمانت هێنا، پاشان ئیمان بە پێغەمبەر و بەردەوام بوون، ئەگەر وا بووی تتنزل عليهم الملائكة ألا تخافوا. لە چی کاتێکە ئەم ئیمانە و ئەم بەردەوام بوونە فریای تۆکەوێ؟ ئەو کاتەی هان تەماشاکە کە پاڵ خراوی کوڕەکەت، کچەکەت، قەومەکەت، خزمەکەت هەموویان بەدار دیارتەوە، بەلۆکە ئاوەکە نەدەمتەوە. تەماشاکە کاتی سەرەمەرگە،
ملك الموت كدير روحتك يا شيخ شيطانش لولا وراوستاو بو لرقا درتك لو كاتا ملائكة دابزي الله هيش ما ترسى يما لقلطاين كيف ما هنا ولا بهشتوا تو بهشتيت خوا مجدي بيداوي لبري چاكت كر لبري البردوام بوي لسر چاكو چاك كاري لبر اوي ايشي باشت كر بقصي خوات كر بردوام بوي هيچ كسيك وهيچ كس هيچ خرابكاريك نيتواني تو پشيمان كاتا ولا قر امريك راسته او كاتا لو حالة تنقانا اوان فرياد دكون اما خوي پروردگار باس او مان بودكا ووعدش بيدن تتنزل عليهم الملائكة ملائكة كان داء بزن لسر مرقا داء بزي هر کس يبقى تسر مرق دو جور ملائكة بوي داء بزي دو جوري كان ويا اگر صالح به چی پیاو به چی افرد به چی کوری گنج به چی کچی گنج به کاتیک لسر مرقا امروه اگر بهشتی به کفنی لبهشت و هنن و بونیان کردوی هنن لای سری و را وستن حتی چاو برکا تماشا بکن او کسانی حال سر مرقا فره بایخ نادنه کسو کارکان چونکه اگر ملائکه دانشته به لدوری هر اوانه بینه زور جار پیاو چاکانش خو بینن بوا الان بیانی سبینه میوانی زورم ده یاشتێک واڵێن زۆر جار ئەمە گێڕنەوە ئەمە نیشانەی ئەوەیە ئەو مەلایکانە هەموویان دێن لە باشتەوە کفنێک باشتی دێنن ئەم پیاوە هەر لە دنیادا موژدەی پێدەن وەکەم ئایەتە فەرموویەتی لەق و ئەگە خراپەش بێ خوا پەنامان بدا کفنێکی دۆزەخی دێنن مەلایکەکان دێن بە تووڕەیی کاتێ مەلایکان دەبینێ ڕوحی بەشەر بۆ ئەهلی باش تەسلیمە بێ ڕوحی ئاوا تەسلیمی مەلایکان ئەکا لە گیانیە ئامادە ئەبێ بۆ ڕوحکێشان بەڵام ئەگەر دۆزەخی بێخوا پەنامان بدا ئەو ڕوحە دابەش ئەبێ بە گیانی ئەو ئینسانەدا پێغەمبەری خوا ئەفەرمی عەلەیهی سەڵات وەسەلام وەک چییە تەشبیهێکە بۆمان ئەفەرمێ وەک خوریەکە زۆر تەڕە شتی ها لەناو ئەم خوریە گەرەکتە ڕای کێشی کە ڕایەکێشی لەگەڵ ئەو شتەی کە ئەتەوێ دەریکەی چەنێ خوری لەگەڵاتێ چەنێ بە ئازار دەرەچێ ئەو ڕوحەش ئاوە بە ئازار دەرەچێ بۆ خەڵکی غێرە ئیماندار بەڵام بۆ موسڵمان ڕوحەکە خۆی تەسلیمە بێ پێشکەشی ئەکا بە مەلایکەکان ئەوانش ڕاستە و خۆشیەکەن ڕاستە و خۆ کۆی دەکەنەوە و دەیبەن بۆ حەوتەبەقەی ئاسمان بۆ بەهەشت چونکە ڕوحی ئیمانداران لە باشتە ڕوحی کافرانش لە عەزابە تا و ڕۆژی زیندوو دەکرێتەوە ئەلا تەخافوا ولا تحزنوا وابشروا بالجنة واتە ئەمجا خەفەت مەخۆ و بێتاقەت مەبە و موژدەتش لێبێ تۆ بەهەشتیت چونکە بۆ بالجنة التي كنتم توعدون ئەو بەهەشتەی خوای گەورە پەروەردگار کەچی وعدی داوە پێتان ئەمە بۆ کێیە کەسێکە کە بەردەوام بێ بۆ کەسێکە لەسەر ئەم ئاینە ئیسلامە پیرۆزە زۆر بایخی پێبدا بەس لەم زەمانە خوشکە بەڕێزەکانم دایکە ئازیزەکان لەم زەمانەدا دینداری زۆر قورسە بە تایبەتی بۆ چینی پیاوان زیاتر بۆ چینی ئافرەتان تۆ لچکت لەسرە ئەمڕۆ خەڵکێ پەیدا بووە گاڵتە بە لچکەکەی تۆ دەکا حجابێکت لەسرە گاڵتە پێەکە عابایەکە داوە گاڵتە ئەکا قەت ئەو شتانە سارتان نەکاتەوە چونکە تو ئەتەوێت لە دنیادا خەڵک دەستخۆشی لێکان نایکە ئیمانداران لە دنیادا خەڵک ئەوانەی کە مولحیدن بێدینن ئەوانەی کە دوور لە خوان قەت حەز ناکەن بەوە حەز ناکەن ئافرەت داوێندوو لە ڕووجەنابتان بێئەدەبی نەبێ ئەوانەشی کەمان بینێست دوایی حەز ناکەن ئافرەتان عەفاف بن پاک بن بێگرد بن ئەوان خۆیان ناخیان پیسە چونکە خۆیان پیسن حەز دەکەن خەڵکیش دوو لە ڕووجەنابتانەوە خۆیان پیس بن و ئەوان و شەیتانەکانیان و ئەوانەیشی لەسەری خۆیانەوە بۆیە ئێستا ببینە تۆ ئەم شەوی 27 خەڵکێک هەر لە خۆی دڵی قەبز بووە بێتاقەت بووە دڵی خەرکی ئەتەقی ئەبینی ئەم مزگەوتانە هەمووی لە ئیمانداران لە خوشک و لە برا هەمووی مزگەوت وایە جێی نابێتەوە بە فەزلی خوای گەورە یعنی تۆ لەو قودسەدا ڕبع ملیۆنێک یعنی 250,000 لەو قودسا نوێژی کردووە لە کوردستانی خۆمان بۆ مژدەیەکی خۆش بەیەوە بڵێم بە مامۆستایەکی بەڕێز 25,000 کەس لە مزگەوتێکا کۆبوونەتەوە بۆ محازەرەیەک مزگەوتەکان هەمووی قەڵەباڵغی یعنی ئەمە نیشانەی دڵخۆشکردنە بۆی ئیسلام بەرەو پێشەچێ ئەو دینەی کە تۆ های لەسەری بەڕاستی دینەکە بە خێرایی دەڕوا لە ئەوروپا و لە وڵاتە عەرەبیەکانش بە تایبەتی ئەمە دڵخۆشکەرە بۆ هەموو لایەکمان ئەگە بگەڕێینەوە چونکە وتیانە كونوا ربانيا ولا تكونوا رمضانيا پیاو چاکان وتیانە کەسێک بە عیبادەتی خوای پەروەردگار جەلە جەلالوه بکە بە ڕەبانیەتی خۆ بکە یعنی بەردەوام
بەڵام ڕەمەزانی مەوت خوا لە ڕەمەزانە بێ عیبادەت کەی دوای ڕەمەزانی تر خوا حافیز خوا حەز ناکە لەو بەندانە چکە تۆ عیبادەت بۆ کێ ئەەکەی بۆ خوا ئەیکەی خودای گەورە هەر ئەو خودایە لە مانگی ڕەمەزانە هەیە و ئەو خودایەشە دوای ڕەمەزان هەیە ئەمەی تایە کەواتە ئەفەرمن فمن كان يعبد رمضان فإن رمضان قد انتهى هەر کەسێ ڕەمەزان پەرستێ و ڕەمەزان تەواو بوو 2 ڕۆژتر تەواو دەبێ 3 ڕۆژ نابێ بگەڕێنەوە سەر عادەت و تەقالیدی خۆمان ئیتر لەچکمان لەسەر بوو لای بین تێکەڵی کوڕان بین گوێ نەدەین بەشتی ناشەرعی گوێ نەدەین وریای موبایلەکەمان نەبین خوا پەناماندا ئەبێ زۆر یابین ڕەمەزانمان لە فکر بێ کە لە مزگەوتەکانە لە ماڵا دەستمان بەرزە کردەوە خوای گەورە عیبادەتمان لێ قبوڵکە چەند وعدماندا لە دوای یەکتری ئیتر لە دوای ئەمە نەگەڕێین خراپە نەکەین نەگەڕێینەوە سەر تاوان سەر سەرپێچی بەڵکو ئەمەیە چونکە ئەوان عولەمایان و زانایان فەرمویانە ئەوەیە کە ئینسان کەچی بکە حتا ئەو کاتەی کە ئەگەڕێتەوە بۆ لای خوا ئەبێ خوای پەروەردگار بە جوانی بپەرستێ سفیانی کوڕی عەبدوڵڵاه هاتە خزمەتی ڕەسوول الله صلی الله عليه وسلم فەرمووی ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم شتێکم پێ بڵێ قل لي في الإسلام قولا لا أسأل أحد يعني لا أسأل عنه أحد بعدك واتە شتێکم پێ بڵێ لە دوای تۆی پێغەمبەری خوا پرسیار لە یەک کەس نەکەم شتێک خێرێک شتێکم پێ بڵێ پێغەمبەری خواش فەرمووی عليه الصلاة والسلام دەی تۆ ئیمان بەخوا بێنە دوای ئەوە بەردەوام بە لەسەر و ئیمانە هەتا ئەگەیتە خوا ئەمە پرسیاری ناوێ یعنی تۆ ئێستا ڕێگەی خوات ناسیوە خوات ناسیوە پێغەمبەرت ناسیوە ئاینی ئیسلامی پیرۆزت ناسیوە دەی لەسەر ئەمە ئیمانەکەت بتەو بکە و قایم بکە و پانشانش لەسەر ئەمە بەردەوام بە هەتا ئەگەیتە خوا یعنی هەتا وەفات دەکەی ئەمەی کەوتە ئەم سەحابەیە نازارە بۆ ئەوەی پرسیار لە هیچ کەسێتر نەکات کەواتە ئێمە ئەمڕۆ پێویستمان بەوەیە کە بەردەوام بین چونکە لە زمانی من و تۆدا لەم زەمانە فیتنە زۆرە فیتنە زۆرە ئەگەر ئینسان ئیمانی خۆی قایم نەکا ئەگەر ئینسانێک ئافرەت بێ خوشک بێ دایک بێ پیاوێک بێ ئیمانەکەی خۆی بتەو نەکا لەگەڵ خەڵکی چاکانە بێ لەگەڵ دەوروبەرەکەی چاک نەبێ وریا بە ئەو کاتە لەوەیە شەیتانەکان زەفەرت پێ ببن چی شەیتانی ئەسلی بێ چی شەیتانی ئینسەکان بێ زەبرت پێ بدن لە ڕێگا دەرتکەن چونکە زمانی ئێمە ئەو زمانەیە کە پێغەمبەری خوا فەرمی عليه الصلاة والسلام هەر کەسێک لە زمانی فیتنەدا عیبادەتێکی ڕاست بکە و دروست بکە و لەگەڵیدا بەردەوام بێ لەو زمانە کە زمانی فیتنە و فیتنە زۆر دەبێتەوە خەیر و پاداشتی 50 سەحابی هەیە لەو زمانەدا وتیانەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەو زمانە کام زمانە وتی ئەو زمانەیە فیتنە ئەبارێ فیتنە ئەمەنە زۆرە ئەبارێ ئەو کاتە دین وای لێ دێ وەک ئەسکلێکی ئاگری لێ دێ ئەگە دەستی پێوە بگری دەستت ئەستێ ئەگە دەستی لێ بەردەی ئەفەوتێی بۆیە پێغەمبەری خوا ئەفەرمێ با دەستمان بستێ باشترە لەوەی بفەوتێین یعنی کەمتر ئازاری بێ لەوەی لە ناو بچین باشترە ئەم زمانەی من و تۆ پێویست دەکات بەمەی کە ئێمە ئەنجامی بدەیت کەواتە ئینسانی مسلمان ئینسانی ئیماندار لە خوا ترس ئەوەیە کە ئاڵێت بە قسەی خوای پەروەردگارەکە بەو فەرمایشتەی خودای گەورە و بۆ فەرمایشتەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە ئەنجامی ئەدا ئەمجا فەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە فەرمایشتێکی تردا دەفەرمێ بئس القوم الذين لا يعرفون الله إلا في رمضان يعني وەک بێزاریەک دەرەبڕێ پێغەمبەری خوا صلی الله بێزار لەو کەسانەی کەس لە ڕەمەزانە دێن عیبادەت دەکەن و ئەڕۆن مشەو من ئەم حەدیسەم گێڕاوە بۆ مسلمانانەی مزگەوت وتم پێغەمبەری خوا ئاواڵێ بێزار لەو کەسانەی کە لە ڕەمەزانە دێن بۆ مزگەوت و دوای ڕەمەزانی تر قاپی خەیرەکان هەمووی داخن يعني پێغەمبەری خوا هەل لە ئەمەی فەرمووە بە سەحابەکان ئەمە وامان لێیەکە نابێ ئێمە لە ڕەمەزانە بەس بێن عیبادەت بکەین دوای ڕەمەزان وازی لەمووی بێنین نەخێر دوای ڕەمەزان گرنگەوێت تۆ چۆن نەزانی ڕەمەزانت قبول بووە بۆی کە بەردەوام بی لە دوای ڕەمەزان چۆن بزانم من ئەم ڕەمەزانە ئەم چاکەکانە چێتە جێگای خۆی کە بەردەوام بی کابرایەک ئەگەر کەسێک بێت لە ڕەمەزانە بەس لە ڕەمەزان بۆ ڕەمەزان مزگەوت ببینێ ئافرەتێک و دایکێک خوشکێکی بەڕێز بێت لە ڕەمەزان بەس لە ڕەمەزان سەرپۆش و حیجاب و لەچک بداتە سەریە دوایەوە لای بدا لە ڕەمەزان ئەواز بێنێ لە هەندێشت و دوای ڕەمەزان هەر بگەڕێتەوە سەری ئەمە چی کرد ئەمە ئەوەی کرد ئەکەوێتە بەر ئەم هەڕەشەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم و بەر ئەوەکانی تر کە پیاوچاکان فەرمویانە ئەبێتە عیبادە ڕەمەضان ئەو کاتە ڕەمەضانە ئەپەرستێ خوای گەورە لێمان قبوڵ ناکە ئێمە پێغەمبەر بپەرستین چی جا ڕەمەضان
چونکە ئەبێ ئینسانی مسلمان لە دنیادا لە دینەکەی بە جوانی بە باشی بە چاکی ئەبێ زۆر جوان تێبگا و جوانش لەسەر خۆی عیبادەتێکی ڕەهان و ڕەوان نە زۆر تونی کاتەوە لەسەر خۆی نەتوانێ بگێتە ئەو سەر وەلا ئەوەش بێ زۆر شلی کاتەوە یەواش یەواش لەگەڵ شلەکەی سێرەکەی دینەکەیشی پێوە کاڵ بێتەوە نەمێنێ نە بەڵکو لە بینی هەردووگیا وەک خوای پەروەردگارە فەرمێ وكذلك جعلناكم أمة وسطا واتا پێخوای گەورە گەرەیکێتی ئێمە ئومەتێک بین مامناوەند بین لە بەیانی هەر ئەوە نەبێت دینێک لەسەر خۆمان و کەس و کارمان و ئەوانەی دەوروبەرمان قورسکەین نەتوانین شانمان هەڵی نەگرێ و ئەوانەش نەبین دینێک تەواو شل بکەینەوە وەک گەلان و قەومی پێشی خۆمان هەتا وای لێ هات دەستکاری کتابەکانی خۆیانش کرد و کتابەکانش خوای گەورە هەڵی گرت هەتا قورئانێک هات خوای گەورە ڕەحم لە من و لە ئێوەش بکە عیبادەتی ئێوە ئێمەش قبوڵ بکە لە کۆتاییدا ئەواڵێم زۆر جا دوعا زۆر بکەن خوشکانی بەڕێز دایکانی عزیز دعاء هو مخ العبادة دعاء أصل العبادة دعاء سلاح المؤمن والله دعاء قضاء خوا يريتوا دعاء قد دعاء مكن دعاء شر لمن على كانت مكن دعاء خراب لك سي مكن آزاري داي ها في غمر جان فرمانك صلى الله عليه وسلم أفرمي قال رمضان يكي هات جميني في داي خسي في كردي بس أوني لقلا بلي منها بروجو يعني كواتان ممنوع عيش نلي كأشيت مالي خوا حرق سيكينا أشياء وكريا أبي هيش نلي بلي من هام لعمرة هام لحج لما زيات رأيني إسلامي في روز فير بيش معناك دعاء قضاء خوا يريتوا وحموش تكانش بو آسانك بتايبتي لكاتي سحور بتايبتي لكاتي بربانگ وشوان بتايبتي شون يوجكان بتايبتي لدواي نوجه فرزكان أما كاتا بيروزكان دعاء بكن راستو خو خوای پروردگار خوای ورگری خوای گور لمان ورگری عبادت ما لورگری اما جستپاک و شرینه ما لورگری خوای گور عبادت لا ملاکتان ورگری یا ربی خوای قرآن خوندنتان روزی مانگی رمضان و هر وقت تراویحتان و هر وقت خیر و صدقه و چاکتان و هر وقت او حجابه کله بر زماندی خوا کردوتانه خوای گور همویتان لورگری بچن قات پاداشتان بداتوا خوای پاداشتی و کسانش داتوا کوریان دانا و خیرکانی تریان کردوا وصلى الله على محمد وعلى آله وصحبه وسلم والسلام عليكم ورحمة الله وبركاته. سمعنا ربي.